خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵا و کارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی پێشەوەی باسی تەوەرەکە بکەم ئەمڕۆ ڕۆژی پۆشینی جلوبەرجی کوردیە ئەمە بۆ پرسی پاراستنی ڕەسەنایەتی ئێمە گرینگە بۆ ئەوەی وەکو هەر میلەتێکی ترکە بە زمان و بە کولتور و بە جلوبەرگەکانیان دەناسرێنەوە ئێمەی گەلی کوردیش بەو جلوبەرگانە دەناسرێنەوە هیواداری لە هەموو بوارەکاندا کە بەشێکی تەوەرەکە ئێمەش پەیوەندی بە مەسەلەی کوردستانی یان هەرێمی کوردستانەوە هەیە سەرکەوتوو بێت و وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان سبەینی دیاری کردوەکە یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆز بە هیواین بە ناوی خۆم و سەرجەم هاوکارانم لە دەستگای میدیای کورسات و بەتایبەتی ستافی بەرنامەی پانۆڕاما پیرۆزبایەتنەوەی مانجی ڕەمەزانتان لێ دەکەین بە هیوای خوای گەورە تاعەت و عیبادەتەکانتان قبوڵ بکاتووە بتوانین زۆر مرۆڤ دۆستانە و کورد پەروەرانە چکە کورد بە درێژایی مێژوو موسڵمان بووە بە خۆمان دابچینەوە هاوکاری و دەستگیرۆیی یەکتر بکەین ئەوانەی کە خوای گەورە نانێکی پێداون دابەشیکەن لەگەڵ ئەوانەی کە بە هەر هۆکارێک بێت هەژار ئەنجا تەوەرەکەمان لەگەڵ بەڕێز سیاسەتمەدار و نووسەر بەڕێز ئارێز عەبدوڵڵا دەمانەوێت باسی ئایندەی هەرێمی کوردستان بکەین یان ئەو دی و ڕووداوەکانی داهاتووی هەرێمی کوردستان بکەین بڕیارەکانی دادگای فیدراڵی کە بەشێکیان پێی وایە کە بۆ قەوارەی هەرێمی کوردستان و بەشێکیشی بە ئاسایی و یاسایی وەری دەگرێت یەک نەبوونی هێزولایەنە سیاسیەکانی کوردستان کاریگەری هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و ئەو دۆخەی و ئەو فشارەی کە هەم وڵاتی تورکیا و وەکو هەندێک لە برادرانی پارتی دیموکراتی کوردستان ئەڵێن هەم فشارەکانی وڵاتی ئێران لەسەر هەرێمی کوردستانە لە ڕێگەی بەغداوە ئایا ئایندەی هەرێمی کوردستان چی بەسەردێت پانۆڕامام شەو گفتوگۆکە لەگەڵ بەڕێز ئارێز عەبدوڵڵا نووسەر و سیاسەتمەدار کاگەرز بەخێر بێ زۆر سپاس ڕۆژی جلوبەرجیش پیرۆز بێ مانجی ڕەمەزانیش لە جەنابەت پیرۆز بێ مانجی ڕەمەزان لە هەموو مسلمانان پیرۆز بێ و ئەم ڕۆژەش ڕۆژی جلی کوردی هەر کۆدار بێ بێگومان جلی کوردی بۆ نەتەوەی کورد زۆر گرنگە هەروەکو چۆن زمانەکەی گرنگە جلوبەرجی گرنگە مۆسیقای گرنگە گۆرانی گرنگە شایی گرنگە چکە ئێمە نەتەوەیەکی بێدەوڵەتین نەتەوەی بێدەوڵەتیش هەمیشە هەڕەشەی لەسرە دەوێت بە ئەدگارەکانی بەڵام ئێمە بە پارێزگاریکردن لە زمانی خۆمان لە کللتوری خۆمان توانیومانە بمێنینەوە توانیمانە لەسەر خاچکەکەی خۆمان بژین ئەژینە ئەگەر ئێمە ئەوەش لە بیرکەین بێگومان هەڕەشەی لە ناوچوون ئەکەوێتە سەر نەتەوەی کورد بۆیە ئەم ڕۆژە کە دانراوە بۆ ڕۆژی جلی کوردی ڕۆژێکی پیرۆزەوە هیوادارین لە هەر چوار پارچەی کوردستان کورد لەو ڕۆژەدا لانی کەمتم هەموو ڕۆژە بێ جلی کوردی ئێمە بپۆشین بەڵام لانی کەم ئەو ڕۆژە هەمووی بپۆشین بەڵێ باباسی ئەوە بکەین کاکارێت دۆخی هەرێمی کوردستان هەڵسەنگانێکت بۆ دۆخی هەرێمی کوردستان ئەگەر مەسەلەن لەو توولە ڕێیانە بیهێنیتەوە بۆ سەر شاڕێ ئەساسیەکە کە بۆچی دۆخەکە بەو شێوەی ئێستا کە بەشێکی پێی وایە ئەمە داڕوخانی خێرای هەرێمی کوردستانە بەشێکی پێی وایە نەخێر ئەمە ڕێگە ڕاستەکەی و گەڕانەوە بۆ سەر بەغدا زۆر سپاس کاک زانام ئێمە گە تۆزێک بۆ دواوە بگەڕێینەوە ئەکرێ لە ساڵی 1990 واتە 30 ساڵ 33 ساڵ پێش ئێستا تا ئەمڕۆ دابەشی سەر سێ قۆناغی بکەین قۆناغێک لە ڕاپەڕین تاکو ڕوخانی ڕژێمی سەدام قۆناغی دووەم لە ڕوخانی ڕژێمی سەدام 2003 تاکو ڕیفراندۆم قۆناغێکی تریش لە ڕیفراندۆم تا ئێستا ئەو سێ قۆناغە بێگومان قۆناغی یەکەم ئێمە قەوارەیەک بووی هەبووین حکوومەتمان هەبوو پەرلەمانمان هەبوو و خۆمان ئیداری خۆمانەدا بەڵام بارودۆخمان لەبار نەبوو لەبەر دوو هۆکار یەکیان لایەنی ئابوووریەوە هەرێمی کوردستان زۆر لاواز بوو دووەمینیان هەڕەشەی سەدام حوسێن لەسەر هەرێمی کوردستان هەمیشە یعنی زەق بوو گەورە بوو هەڕەشەکە دڵنیایی نەبوو دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن و
ڕوخانی دەوڵەتی عراق لەگەڵی هەر ڕژێمەکە نا هەر حیزبی باعث لەسەر کارلا نەدرا دەوڵەتەکە ڕوخا ئەوەی هەبوو هەرێمی کوردستان بوو لەسەر پێی خۆی مایەوە چکە حکوومەتێکی هەبوو دام و دەستگای هەبوو هێزی پێشمەرگەی هەبوو گرنگ بوو جگە لەوەش تەباییەک لە ناو ریزی لە ناو لایەنە سیاسیەکانی کوردستان هەبوو یەک هەڵوێستیەک هەبوو بۆیە ئەبینین دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن پێگەی کورد نەک لەسەر ئاستی هەرێم لەسەر ئاستی عراق و لەسەر ئاستی دنیاش زۆر بەهێز بوو زۆر بەهێز بوو بەهێزی پێگەی کورد لەوەی خۆی بە ئەگەر باسی بکەین هەندێک نمونە بینینەوە تەنانەت کابینەکانی حکوومەتی عراقی کە پێک دەهێنرا ئەبایە لە هەولێر پێک دەهێنرێ و هەرێمی کوردستان لە ئاستی نێودەوڵەتی وەکو دەوڵەت سەیرەکرا ئەگەر شاندێکی وڵاتێکی زلهێز هات بە بەغدا سەرێکی بەغدای دابایە سەرێکی هەرێمی کوردستانی شێدا ئەگەر لەگەڵ گەورە بەرپرسانی عراق کۆباوە لەگەڵ گەورە بەرپرسانی هەرێمیش کۆ دەبووە پێگەیەکی زۆر ئەمە دیفاکتۆیەک دروستی کردبوو یان یەک ریزی و تەبای لایەنە سیاسی هەردووچی هەبوو اینجا ئێمە لێرە هەرێممان هەبوو و لە عراقیش بەشدار بووین لە بەڕێوەبردننی دەوڵەتی عراق لە بەڕێوەبردننی دەوڵەتی عراق لەو قۆناغا ئەگەر باسی کرد زۆر بەداخەوە دوو ئاراستە هەبوو ئەو کاتش بە شێوەیەکی گشتی لەگەڵ بووین بە شێوەیەکی گشتی بەڵام ئاراستیەکی سیاسی کە پێی وابوو ئێمە ئەکرێ بە تایبەتیش دوای پەسەندکردنی دەستور بەهێمنی بە گفتوگۆ کێشەکانی کورد کێشەکانی هەرێمی کوردستان کێشەکانی ناوچەدا بڕێراوەکان لەگەڵ دەوڵەتی عراق چارەسەر بکەین بەهێمنی و بە شوێنەیی ئاراستەیەکی تریش پێی وابوو ئەوەی وەدەستمان هێنا کەمە ئەبێ زیاترمان هەبێ بۆیە هەمیشە خۆی هەمیشە وەکو هەڕەشە خۆی پیشانی بەغدادا وەکو هەڕەشەیەک چاوی لە بەغدا سوورە کردەوە ئەو چاو سوورکردنەوە و ئەو هەڕەشەکردن و ئەو خۆجیفکردنەوەوانە کاردانەوەیەکی بەرامبەر بە هەرێمی کوردستان دروست کرد یعنی سەرەتا وانە بوو فارزڵی ئیستێکی دروست کرد بۆەوەی کە مەسەلەن بتوانە بڵێن ئەوانە بەنیازی ئەوەن بەنیازی چین بەدڵنیاییەوە ئەوە لە سەرەتادا وەکو باسم کرد یەک دەنجی و یەک هەڵوێستی هەبوو بەڵام ئەو ئاراستە سیاسیە زۆر جیاواز بوو بارمونە باسی بکەین کە ڕژێمی سەدام حوسێن ڕووخا ئێمە لە سەتان هەفتەی داهاتی عراقمان بۆ داهات زۆر بوو پارەکە کە بۆمان داهات پارەی خۆشمان داهاتەکە خۆشمان هەلێرە بە خۆمان ئەمان خوارد بەڵام لەسەر ئەوەشدا نەدەنیشتین دائیمەن هەمیشە ناوانە وا قبولی ناکەم ڕاستە ئێمە گەلی کوردستان مافی ئەوەمان هەیە دەوڵەتمان هەبێ سەر بەخۆ بین ئەوە ڕاستە بەڵام کاتێک تۆ با مافیشت بێ کاتێک هێز و توانایی سەپاندنی ئەو ئێرادیەت نەبێ ئیتر ئەبێ لەگەڵ دەوروبەر معاملە بکەین ئەمە نمونەیەکت بۆ بیرمەوە ئێستا کە هەیە یان هیچ عەرەبێک و مسلمانێک نییە هاوسۆز نەبێ لەگەڵ فەڵەستین لەگەڵ خەزی فەڵەستین بەڵام سیرکە ئەوە لەو چەند مانجی ڕابردوو زیاد لە 30,000 هاوڵاتی فەڵەستینی کوژراوە و شەهید بووە و داری بەسەر بەردەوە نەماوە لە بەرچاوی ئەو وڵاتە ئیسلامیانە لە بەرچاوی ئەو دەوڵەتە عەرەبیانە بەڵام دیفاکتۆیەک هەیە هەڵومەرجێک هەیە عەرەبەکان لە بەرچاوی ئەگرن بۆیە ناتوان بڕیارێک دەن جگە لە ئیدانەکردن ناتوان جگە لە ئەوە یعنی واتە لە بەرچاوگرتنی هەڕەشەکان لە بەرچاوگرتنی هێز و تواناکان لە بەرچاوگرتنی مەترسیەکان عیب نییە لە بەرچاو نەگرتنی ئەبێتە عیبە چونکە ئەنجام بڕیاری غەڵەتی بەدووادا دەدرێت ئێمە بەو شێوەیە معاملەکرا ئێمە حەقمان هەیە بەڵام چێ ئەو حەقت بۆ دەستە بەردەکە خۆمان پێمانەکرێ بیسەپێنین نا دەوڵەتە زلهێزەکان هاوکارمانن نا دەوڵەتانی هەرێم هاوکارمانن نا کەواتە تۆ ئەبێ باشترین ڕێگا هەڵبژێری بۆ ئەوەی هەتە لە دەستی نەدەی و ئەوەی ماوتە بەدەستی بێنی ئێمە لە جیاتی ئەوە خۆمان بە بەهێزکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بە بەهێزکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین خۆمان هەندێک جار ڕوبەڕووی ململانەیەکی تون دەگە لایەنە سیاسی عراقیەکانێ بۆ نمونە هەر لەو گۆڕی ئێمە لێرە قسەیەکە کرا ئێمە بڕوا ئێمە ناکرێت فلان کەس دووبارە بێتەوە سەرۆکی حکوومەتی عراق
ئێوە دەنجی زۆری نەدێنێت لە حکوومەتی عراقی مثلا نوری مالکی نوری مالکی بەڵێ. من ئەو بەرگرینیە لە نوری مالکی بەڵێ بەڵێ بەڵێ. بەس تۆ لێرە دەنجی زۆری نەدێنی ئەڵێ لەبەرەوەی دەنجی زۆری نەمێنا ئەبێ دەسڕات دەستم بەس ئەو چاوم ئەویش خەڵکەکە دەنجی زۆر نیە پێدا ئەڵێ قبولم نییە بۆ قبولت نییە تۆ دەنجی زۆری نێهێنایە ئیتر بۆ لایە گەورەترین لایەنی سیاسی ئەەکەیتە دژبنی حکوومەتەکەی خۆت اینجا هاتی بۆ ئەوە ناکرێت بۆ ئەوە ناکرێت بۆ ئێستا نامێ بچینە سەر هەوانە هەموو ئەوانە لە جیاتی ئەوەی ئێمە بین دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم بەهێزکەین لە جیاتیەوەی حکوومەتی هەرێم بەوە بەهێزکەین نزیکتری کەینەوە لە خەڵک هاوکاری زیاتری حکوومەتی هەرێمی کوردستان بکەین خۆمان کە مناڵێم خۆمان دیار هەموو نییە بەڕاستی پێگوتم ئەو ئاراستە سیاسیە سواری تەوژمێک بوو ئێمە نەتەوەین ئێمە نەتەوە پەروەرین چی نەتەوە پەروەرنیە چ کوردێک نەتەوە پەروەەر نەبێت چ کوردەکەی کوردستانی نەبێ بە تایبەتی لە ناو سیاستدات شتیوان نییە نەبێ ئێمە وینە هاتین یعنی بەرەیەکی گەورەمان لە عێراق لە خۆمان کردەوە بەبێ ئەوەی حساب بکەین عێراق دەوڵەتە ئەو عێراقا ئەگەر داعش بەغدای بگرت باە ئاڵا ڕەشەکەی خۆی لە بەغدا هەڵدا باە دەوڵەت بوو هەر دەوڵەت بوو لە نەتەوەی گورتەکان وێنەری هەردەبوو ئەگەر مالیکیش نەبێ ئەوەی سوودانیش بێ سوودانیش نەبێ مەغریبی بێ مەغریبیش نەبێت دەوڵەتە تۆ دەوڵەت نی معاملەی نێو دەوڵەتی بەس بەداخەوە معاملە یاخود پەیوەندی نێو دەوڵەتی پەیوەندی لەگەڵ دەوڵەتە لەگەڵ نەتەوە نییە لەگەڵ بەرژەوەندیە لەگەڵ ماف نییە ئەبێ ئەو شتانە بزە ئەو شتانە لێکەینەوە زۆر بەداخەوە ینی پاسماندا وەکوی دەڵێ ئەو ئاراستە سیاسی کاگارێز ئەوە کرا تا ڕیفرانتە گەیشتینە قۆناغی ڕێفراندۆم بەڵێ نامێ زۆر قسەمان کردو سەر ڕێفراندۆم دۆست بە ئێمەیان گوت نەیکەین دوژبن هەڕەشەیان لێکردین تیان ناحەز گوتیان قبولی ناکەین کردمان بەسەرچاو مافی خۆمان هیچمان نەکردی ڕیفراندۆمە گەلی کورد لەگەڵ دەوڵەتی بەڵێ لەگەڵ دەوڵەتم باشە بەڵام ئەوە لای ئێمە ئەو قسێ بوو لەبەرەوەی ڕێککەوتن لەگەڵ بەغدا لەسەر ڕیفراندۆم نەکرا بوو ئەنجامەکەمان دیت چی کرد ئەو ئەنجامە بەتەنیا ئەو کۆتایی نایە ئەو بە کۆتایی نایە چونکە لە ناو عێراق ئەوانەی دژی دێموکراسین دژی هەرێمی کوردستانن ئەوانەی دژی فیدرالین دژی هەرێمی کوردستانین ئەوانەی دژی سیستەمێکی سیکویلاریستێن دژی هەرێمی کوردستانن ئەوانە هەمویان کە دژ دەبن بێگومان ئاستەنگت بۆ دروست دەکەن بێگومان کێشت بۆ دروست دەکەن بێگومان هەوڵەدەن لە بایەخت کەمکەنەوە تۆ بیانوت بەدەستەوەدا بیانوەکت بەدەستەوەدا ئێدەی لێرە لە جیاتی خۆت بە قووەتکەی چۆن پێشتر ئێمە دەمانگوت ئەگەر عێراق سەیری هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستانی لێدێ ئازادی هەیە دێموکراسی هەیە قانونی باشمان هەیە ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕاگەیاندن تا ئاستەی باش بەرقەرار هەبوو لە ڕووی گەشەکردنەوە بەیانیش ئێوارە ئەنووسی سبەینی هەڵستایەوە باڵەخانەیەک چۆتە تاقی ئاسمانێ جادەی نوێ ئەکرا ئاوەدانیەک هەبوو ئەوانە هەبوو بەڵام مانایوە نییە ئەوە بەسە ئێمە پێمان وابوو ڕاکێشانی چەند جادەیەک و بەرزکردنەوەی چەند باڵەخانەیەک لە بەرژەوەندی چەند کەسێک پێمان وابوو ئەوە دەوڵەتداریە دەوڵەتداری ئەوە نییە کاکە ئەوەی کەکرا دەوڵەتداری بیرمان لە دواڕۆژی ئەو میلەتە نەکردەوە سەردەمانێک سیرکە حکوومەتی عێراق موچەی نەنارد سەری بەرز بۆ موچە نزم ناکەی مامۆستایەکان شەڕەفمەندانە ساڵی 91 چون دەرسیان داوە نیان هێش پەکەی خوێندن بکەوێت بۆ لەبەرەوەی خەڵکی کوردستان لەگەڵ قیادەکەی بوو قیادەکە لەگەڵ خەڵکی کوردستان بوو بەڵام دواتر ئەوەندە بە خراپ کارکرا ئەوەندە بە ئاراستەیەکی خراپ دەڕۆیشت ئێستا لە هەرێمی کوردستان چەند 3 مانگ نزیکەی 3 مانگ مامۆستایان مانیان گرت ئەڵێن نا پارەی ئێوەمان ناوێت پارەی عێراقمان دەوێت دڵنیام کەس لە دڵی نییە بڵێ پارەی ئێوەمان ناوێت پارەی عێراقمان دەوێت گەیشت ئەو ئاستەی ئێستا من کە لێرە لەگەڵ تۆ قساکەم لەگەڵ چاودێری ئەو بەرنامەیەکری چاودێری ئەو بەرنامەیەکری ئەو لە جیاتی ئەوەی باز بکرێ من و هەموو ئەوانێتر کە ڕەخنە دەگرن لەکوێ ڕەخنەکان دەگرن لە بەرچاوی بگرن ئەوانەی دەسەڵاتدارن ئەوانەی بڕیار بەدەستن بەدەسەڵات بگرن نا سوپایەکیان ئامادە کردووە لە ناو ڕاگەیان سوپایەکیان کردووە پەلامار لە ناو سۆشیال میدیا و لە سوپایەکی ئامادە پەلاماردن ئەو بۆ ڕەخنە دەگرین لە ڕیفراندۆم چێ گوتیتی ڕەخنە دەگرین لە ڕیفراندۆم ئەڵێن سەرکردایەتی ڕێبەرایەتی ئەبێ لە میلەتەکە هوشیارتر بێ ئەبێ سەرکردایەتی میلەتەکە بکە مەسئولیەتی لە ئەستۆدایە هەنگاوی باش بنێ میلەتەکە پشتیوانیەکە هەنگاوی خراپ بنێ شایانی گۆڕینە شایانی ئالو گۆڕ پێکردنیەتی هەڵبژاردنیش هەر بۆ ئەوە دەکرێت هەڵبژاردنیش لە هەموو دنیا کاگارێزە تو دەتەوێت لێرە بڵێ کە ئەمە بۆ خۆمان لەو کات و ساوانە پاسی سیاسیدا بەغدا
و ناوخۆشیان تۆکمە نەکرد بەڵکو دیکۆریان ئەو کاتێک کە هەرێمی کوردستان بەهێز بوو ئەو کاتێک کە هەرێمی کوردستان بەهێز بوو دەوڵەتی عراق هەم ئێمە خۆمان لەناو دەوڵەتی عراق بووین هەمیش بەهێز بوو نەهاتین کێشەکان لە وردەوە لە گچکەوە دەست پێ بکەین چارەسەری بکەین باسی شتێ هەندێک شتمانە کرد ئێمە زۆر قسەمان لەسەر مادەی 130 کرد حەقی خۆمانە باسی فلانمانە کرد بەس ئێمە کە ئەزانین ئەوە جێبەجێ نابێ ئەوای بین ئەمە جێبەجێ بکەین لەسەر مەسەلەی نەوت لەگەڵیان ڕێکەوی لەسەر مەسەلەی باج و خەراج لەگەڵیان ڕێکەوی لەسەر هەموو ئەو شتانی تر هەیە بۆ ئەوی لە قووەتەوە لەگەری ڕێکەوی ڕێک نەکەوتین هەتا ئێستا هات ئێمە بەوە ڕاهاتین هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرالی نەبوو لە ڕاستدا کۆنفیدرالی بوو ڕاستە ناوی کۆنفیدرالی بوو بەس کۆنفیدرالی بوو لەوە ڕێککەوتینە ئەوانەی تریش حەز ناکەن لەوە زیاتر ئێمە هەنگاو بنین بۆیە دێن قوارێ هەرێم ئەواکەن چ پێڵێن یعنی چوارچێوە بەندەکەن چوارچێوەی بۆ قواری هەرێمەکەن ئەی خزینەوە ئەیهێنەوە ئەو چوار گۆشەی کە لە مشتی ئەوان هەیە دەستور ڕێگەی پێدا ئەیکرد و لێرە کۆمەڵێک هەڵەی زەق گەورە کراوە ئێمە شانازیمان دەکرد هەڵبژاردنمان هەیە پەرلەمانمان هەیە وامان هەیە بەڵام دواتر کاکە نابێ بیشارینەوە دەرکەوت پەرلەمانی عراق چەند دوای پەرلەمانی کوردستان دامەزرا بەهێزترە ئەو پەرلەمانی عراقا ئەتوانێ وەزیر بانکە وەزیر دەرکە سەرۆکی حکوومەت بانکە ڕۆدەستەی دەستپاچی دەڵێ ساڵی پار 5 میلیۆن دلارمان گەڕاندەوە بۆ ئەوە دیکە لەو هەرێمی کوردستانە ڕۆژێک لە ڕۆژان پێم بڵێ وەزیرێک بانجی پەرلەمان کرابێ و محاسبە کرابێ و متمان لە نەزاهەت نەبووە لەوە نەبووە خۆم لە پەرلەمانی کوردستان بوومە دەیان بەڵگەنامەم لەسەر وەزیر پێشکەش کردووە باشە ئاو چوو کەس لێ نەپرسیەوە تۆ دێی باسی ئەو بکەیت تۆ دێی ئەوان خۆتەڵی ئەوانە لە بیانون ئەو دوو چاوم لە بیانون تۆ تاقە شتێک هەیە کە دوو شتاکرێت دەستی پێوە یەکیان دەستور دوو توانای یان پشتیوانی میلەتەکەت تۆ لێرە پشتیوانی دەسەڵات کە پشتیوانی میلەت لە دەستەدا و بیانوش بەدەستەدەی ئەویش دێ پەنا بۆ دادگای فیدرالی ئەبا لە دادگای فیدرالی باسی ئەوە ئەکرێت بۆچی بڕیار بدا پەرلەمانی کوردستان هەڵوەشێتەوە بە نەیاسایی لەقەڵ ئەی بۆ هەڵبژاردن نەکرا با بێنە سەر ئەوەی کاگارێز ببوورە ینی بۆی چوارچەوەیەکمان لەوەدا هەبێ ئایا بڕیارەکانی دادگای فیدرالی وەکو برادرانی پارتی دەڵێ فشارەکانی ئێرانە لە ڕێگەی بەغداوە بۆ سەر هەرێمی کوردستان یان خۆمانین وەکوی لە پێشودا باست کرد هێلکەکانمان خستۆتە زۆر هەڵی گەورە کراوە هەڵی سیاسی زۆر گەورە کراوە ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆی کرابایە دادگای فیدرالی بڕیاری نەئەدا بڵێ ماوەی پەرلەمان بەسەر چووە بۆ نەکرا لە کاتی خۆیدا دیارە یەکێتی هەموو ئەو هێزانەی لە پەرلەمان بوون هەموو ئەو هێزانەی لە پەرلەمان بوون داوایان کرد یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە هەموارکردنەوە ئاساییە باشە هەموار بکرێتەوە پارتی قایل نەبوو هەموار بکرێتەوە ئێمە دەمانگوت چوار بازنە و مەسەلەی کۆتاکانش ئەبێ یەکلایی بکەینەوە ئێستا دێمە سەر مەسەلەی کۆتاکانش بۆ کۆتاکەن شولێت دەیانگوت نە ئێمە زۆرینەینا ئەواکەن لە کاتێکدا هەر خۆیان سەری زمان و بنی زمانیان سازانە لەگەڵ حکوومەتی عراق ئەڵێ نای بە زۆرینە و کەمینە لەگەڵ ئێمە بکەن باشە تۆ داوا لە بەغداکەی ناوی بە زۆرینە و کەمینە لەگەڵ بکەن لەگەڵتم منیش لەگەڵتم ئەی باشە بۆ لێرە بە زۆرینە و کەمینە لەگەڵ منەکەی چ زۆرینەیەکی اینجا چ زۆرینەیەکی ڕاستەقینە نا زۆرینەیەکی ڕوودا پۆشراو باشە دەی لەگەڵ مەکەی هەموو داواکرا هەڵبژاردن نەکرا ئێستا برادرانی پارتی گوێیان لێیە ئەگەر ئەگەر یاسای هەڵبژاردن هەموار کرابەوە هەرێمی کوردستان کرابایە چوار بازنە باشە کۆتاکانیشیان بەسەر نەدەهات نە کۆتاکانیش وایان بەسەر دەهات ئەوش چارەسەرە بوو نەدادگای فیدرالیش بڕیارێکی دەرحەقی پەرلەمانی کوردستان دەدا چێ وای کرد ئایا ئێرانە ئایا ئەمریکایە هاتوون بڵێن کاکە بە هەڵبژاردن لە پەرلەمان نەکەی تا برین خەتای ئەوانە نەخیر کاکە خەتای خۆمانە با نێخەمە ئەستۆی خەڵکە زانێت چۆن بووە اینجا دێ ئەڵێ کۆتاکان لەسەر مەسەلەی کۆتاکان کاکە دوێنێش ئەو قسەیم کردو ئێستاشەڵێن زۆر بەداخەوە 11 ئەندام پەرلەمانی کوردستان من ڕێزم بۆ تورکمان و کلد و ئاشور و ئەرمەن هەیە حەقی خۆیانە لە پەرلەمان هەیان بێ بەڵام ئەو 11 کەسە چ بە چاو سوورکردنەوە بێ چ بە خۆشی بێ پشتیوانیان لە یەک لایەنی سیاسی کرد تەنیا پشتیوانیان لە پارتی کرد ئەگەر بەس بێلایەن بانە ئەوان بەس بێلایەن بانە
بۆ خۆیان باشتر بوو بۆ خۆیان باشتر بوو بۆ حزب بۆ پێکاتەکانی خۆشیان باشتر بوو و ئەو کێشانش دروست نبوو بێلایەن نەبوون بەداخەوە لەگەڵ پارتی دەنجیاندا با یاسا هەموار نەکرێتەوە لەگەڵ پارتی دەنگیاندا با پاڵپشتی چی پێ دەڵێن پەرلەمانی لە فلان ئەندام پەرلەمان بسەندرێتەوە حەسانە لێ بسەندرێتەوە لەگەڵ پارتی بوون وا بکرێت بۆ ئێستش دێن فرمێشی تیمساحی هەڕێژن بۆ وامان لێکرا ئەخ تۆ بۆ خۆتەکەیتە لایەنێکی ململانی لە کاتێکدا من ململانی تۆ ناکەم تۆ نوێنەری پێکاتەکانی بەسەر ئەو دوو چاوەم بۆ دێ خۆتەکەیتە چێشە بۆ دەی هاوسەنجی سیاسی لە کوردستان تێکە دەی ئێمە خۆمان نەزانین کاتێک کە هاوسەنجی سیاسی لە کوردستان تێکە چێ پرۆسەی دموکراسی بەرەو دواوە گەڕێتەوە با ئەمڕۆ بەراوردکەین 2024 لە ڕووی ئازادی دەربڕین ئازادی خۆپیشاندان ئازادی ڕاگەیاندن ئێستا زیاتریان 2009 پێش ئەوی هاوسەنجی سیاسی تێکچی هەموو کەس زانی 2008 و 2007 و 2000 لە هەموو کوردستان ئومێدەکە گەورتر بوو ئازادی دەربڕین و ڕاگەیاندن و دموکراسیش زیاتر گەشەی زیاتر بوو ئێستا کەمتر بۆ تۆ دوای تێکچووری خۆتە زانی باشە لەبەرەوە نەهاتن ئێستا ئەڵێن دادگای فیدرالی ناحەقی بەرامبەر بە هەرێمی کوردستانەکە ناحەقی کردووە بڵێ ناحەقی نەکردووە خۆمان ناحەقیمان کردووە کاکە تۆ هەڵبژاردن ناکە ئەوش دی ئەڵێ کاکە دەستورە اینجا دێتە سەر موچە ئەڵێ حکوومەت لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە بۆ چی خراپی گوتووە ئەرێ لەسەر حکوومەتی عێراق پێویستە بیدا پێشتر حکوومەتی عێراق مەرجێکی ئەسەپاندە سەر هەرێمی کوردستان ئەبێ ئەوەندە بەرمیلنەوتە ڕەوانکەی اینجا ئێمە پارەکە ئەدەین ئێستا دادگای فیدرالی ئەڵێ کاکە نەوتیش ڕەوان نەکەن ئەبێ موچە بدرێ بۆ هەموو شتێک بە خراپ وەربگرین بۆ هەموو شتێک بە خراپ وەربگرین من ناڵم دادگای فیدرالی بڕیاری تر نادا دژی قوارێ هەرێم دژی ئەوانە مەسەلە حتا قسەیەکی تر هەیە کاگارێزەوە گوێ خەڵکیان پێ مەسەلەن ئێستا خەریکە و خەتە دروست بێت خیانەت و بەرەی کوردایەتی ئەوەی کە داوای موچە بکە لە بەغدا و لە ڕێگەیکی کارت و لە ڕێگەی ئەو سیستەمەی کە وەزارەتی دارایی عێراقی و بە محکەمەی فیدرالی دیاری کردو ئەوە نابێ و ئیلا دەبێت لە ڕێ هەژماری من بێگە لە ڕێ هەژماری من داوانەکەی ئەو کوردایەتی نییە خۆی عنی بەڕاستی کوردایەتی ئێستا لەسەرەوەدا بەش خۆی خەڵک ئەبێت داوا لە حکوومەتەکەی خۆی بکە هەرێمی کوردستان بکە موچەی بۆ دابین بکە ئەبێت لەوە بکە نابێت داوا لە هەندێک منیش هەندێک لە ڕاگەیان و سوسیال میدیا بینم هەندێک خەڵک ینی تێپەڕێنێ ینی بەد ئێستا ئەمە لە ساڵ ڕۆژی ینی ڕاپەڕینین بێگومان ئەوانەی پێش ڕاپەڕینیان بەبیرە ئەزانن گەلی ئێمە لە چبار دۆخێکدا بووە ینی کار بگاتە سەر ئەوەی خەڵچێک بڵێ مادام موچە نەدرایە سەردەمی سەدام حوسێن باشتر بوو لە ئێستا بەڕاستی ئەوە ئەچێتە خانەی بەرگریکردن لە ڕژێمی سەدام حوسێن کە گەورەترین تاوانی لە مێژوودا ئەو تاوانی بەرامبەر بەگەلی کوردکرد نەکراوە ئەوە خیانەت نییە ئێمە ئەڵێن بۆ نمونە یەکێتی بەڵێ یەکێتی ئەزانم یەکێتی شکایەتی کرد لە دادگای فیدرالی تۆ لەگەڵم ڕێک ناکەوی ناحەقیشم بەرامبەرەکەی ئەبێ بزانن ئێستا ئەبێ بزانن بۆ نمونە پارتی ئەڵێ زۆرینە کە زۆرینێنە کاکە تۆ بێ دڵی کەمینە ڕاگری ناکچی لەگەڵی بچێ ململانی و بەتایبەتی بە ناحەقیش بە ناحەقش لەگەڵ بگری اینجا قسە وەکو دەڵێ ئەوەندە پاسا و بەدەستەوە درا نەبێتەوە بۆ نمونە لەسەر نەوت دادگای پاریس بڕیاریدا کاکە لەو کەناڵەت قسەم کردووە لە ڕوودا و قسەم کردو لە 24 قسەم کردووە 2014 بۆ 2017 حکوومەتی عێراق ئامادە بوو یاسای نەوت و غاز دەربکرێت بە هاوبەشی دەری بکەیت من ناڵێم ئەوان چۆن دەرەکرا چیان نەویست بەڵام ئەو باڵبەوم لە حکوومەتی هەرێم نەهاتە پێش نەیکرد نهاتە پێش هەر خۆت سەرۆکی لیژنەی نەوت و غاز نهاتە پێش ئێکە نایتە پێش بیانوەیەکت بدە ئەویش ئێستا دەستی دەڕوە باشە دەستی دەڕوە دادگای پاریس بڕیاری بۆدای قەدەقەدە ناهێڵی نەوتی هەرێمی کوردستان بڕوات لەبەرەوە تۆ ئەگەر خۆت ئەگەر پاسا و بەدەستەوە نەدەی دادگای فیدرالی ناتوانێت هەموو ئەو شتانی کە کراوە دادگای فیدرالی دادگای فیدرالی ئێستا شتێک بڵاو بۆتەوە وەڵا بەڕاستی عێراق ستەم لە پێکاتەکانەکە بەیەکەوە ژیان کەوتۆتە قال مەترسی توخوا ئەوە بەیەکەوە ژیانە کابرابێ لە تەلەڤیزیۆن پێم بڵێ تورکیا دایکمە نەڵێ کوردستان نیشتیمانمە بڵێ تورکیا نیشتیمانمە ئەوە نیشتیمان پەروەریە ئەوە پێکەوە ژیانە نەڵێ عێراق وڵاتمە دەوڵەتمە بڵێ تورکیا
وڵاتی دایکما لەسەر تەلەڤیزیۆن ئەڵێ ئێکرد وڵاشی وڵاتە نیشتیمان تەفەرمو بچۆ لەوێندەر اینجا دێ خۆت بوویتە بەشێک لە ململانەکە کێمە نەمانویست مانایوە نییە ئێستا من قساکەم دەبواە پێکاتەکان پشتیوانی لە حیزبێکی تر بواە بێلایەن بن ئەبێ لەو بابەتانە بێلایەن بن خۆیان دێ شکایەتێکە کرێ ئەڵێ پێکاتە بۆ نمونە پێکاتەکان دابش بکرێت لە سلێمانی مەسیحی هەیە لە کفری تورکمان هەیە لە کۆیە مەسیحی هەیە دابشکردن ئاسایی وەکو عێراق لە عێراق دابش کراوە کاک 5 کریسیان 5 کەس بۆ کلد و ئاشوردانرایە یەک لە بەغدا یەک لە مووسڵ یەک لە هەولێر یەک لە دۆک یەک لە کەرکووک زۆر باشە لێرش باوای لێبێ خودی فەلسفەی بوونی کۆتا بۆ پێکاتەکان چییە لەوەیە کە ژمارەکەیان ڕێژەکەیان ئەوەندە نییە بگەن بۆی کەسێک بچێت نوێنەرایەتیان کە وەکو نێرە بەس ڕاستەقینە بەس ڕاستەقی بەڵام یەک کەس بۆ ئەو نێژ بلیستێکی گەورە بنێری ناو ئینجا ئەو لیستەش بچێتە پاڵ یەکێتی یا بچێتە پاڵ پارتی بۆ یەک لایکردنەوە کێشەکان نابێ ئەوە اینجا خۆ کەس دەستی ئەوانی نەگرتووی تورکمان و هی مەسیحی و هی ئەرمەن بێن لەگەڵ یەکێتی لەگەڵ گۆڕان لەگەڵ حیزبە ئیسلامیەکان لەگەڵ پارتی لە ناو لیستێک بن اینجا توخوا پێوەری مافی تورکمان پێوەری مافی کلد و ئاشور بەو پێنجەندان پەرلەمان ئاپیورێ تۆ ئەگەر مافت پێش تۆ ئەگەر جیاوازیت پێ نەکرێ تۆ لە ئەرک و لە ماف ئەوە یەک تۆ ئەگەر بۆت هەبێ بە زمانی خۆت بخوێنی سنتەری ڕۆشنبیری بە زمانی خۆت دابنەی تۆ بۆت هەبێ بەشداری بکەیت لە ئەنجومەنی پارێزگاکان نوێنەرت هەیە لە ناو حکوومەت بەشداری ئەگەر ئەوە هەمووی ماف نەبێ ئەگەر هەمووی ماف نەبێ بەو پێنج ئەندام پەرلەمانش مافت بۆ دەستەبەر نابێ چێژ ئەباسی ئەو پێنج ئەندام پەرلەمان دەکە زیاتر ئەوانەی ئەندام پەرلەمان بوونە خۆ ئێمە ئەو پێکاتانی تر نوێنەری ئەو بەشەی تر کە نوێنەریان نییە چ حزبن چ کەسایەتین ئەیان بینین بەقەدەر هەمومان دڵخۆشی لە دادگای فیدرالیەکەن ئەڵێن کارێکی زۆر باش کرایە باش ئێستا بابەتەکەیان ئەوەندە گەورە کردیوەکو حەق چێ ئەسڵەن کەس حەقی نییە مافی تورکمان پێشێل بکە تورکمان و تخوا باو قسێمتەوەکەم تورکمان و کلد و ئاشور و ئەرمەن هاوڵاتی ئەو وڵاتن خاوەنی ئەو وڵاتن خاوەنی ئەو شارن خاوەنی ئەو خاکن وەکو ئێمە مافیان هەیە لە هەموو شتێک بەشداری بن بەڵام ئەبێ ئەوانش بزان بە شێوەیەک بەشداری بن بۆ وای لێبێ یاریان پێ بکرێت ئەو ڕۆژە لە تەلەڤیزیۆن یەکێکم دیت ئەندام پەرلەمانێکم دیت زۆر قسەیەکی خۆشی کرد ئەڵێ وەڵڵاهی یەکێتی بێ بزانێ ئەگەر پێک ئێمە چ بکەین ئێمە زۆرترینمان لە دهۆک و لە هەولێری ئەگەر ئێمەش ئێستا لە سلێمانی باینای ئێمە پشتیوانیمان لە یەکێتیە کرد خۆی واڵێ خۆی یەکێک لەو کەسان یعنی ئەعلانی کردو خۆی واڵێ لە تەلەڤیزیۆنی ڕوودا و بینیم ئەو قسەی کرد ڕوودا و بیا 24 بوو با لێ تێک نچێت ئەڵێ خۆمان ئەبێ یەکێتی بزانێ باشە بۆ پشتیوانی دەکەی ئەسڵەن لەبەرەوە حتا گەلە سلێمانیش بۆ پشتیوانی لە یەکێتی دەکەی ئەزانین باشە کاگارێز ئێستا بینە سەر مەسەلەی موچە ئەو مەسەلەی کوردایەتەکە لەکوێیە مەسەلەن ئایا ئەگەر موچە لە بەغداوە بێ قواری هەرێمی کوردستان هەڵدەوەشێتەوە مەسەلەن بۆ خیارێمی کوردستان تێک دەچێ نازانم ئەزانی چۆنە کێشەیەک هەیە بڕیارێکی دادگای فێدرالی دراوە با ئێمە جارێ بەگومان نەبین دادگای فێدرالی سەپاندویەتی سەر حکوومەتی فێدرالی پارە بدە هیچ حکوومەت لەسەرێتی بیدا بەڵام پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا دیار نیە چونکە ئێمە دەوڵەتێکی فیدرالیە بە دەستور ئێمە هەرێمێکین هەرێمی تر نییە تا ئەنجومەنێکی فیدرالیمان هەبێ تا ئێستا بزانێکێک لە شتەکانی کە باسم دەکرد ئێمە خەممان لێ نەخواردووە پەیوەندیەکانی خۆمان لەگەڵ حکوومەتی عراقی ڕێک نەخستووە لەسەر چ ئاستێک پەیوەندیەکان ڕێکە خەی ڕێک نەخستووە نوێنەرایەتێکی حکوومەتی هەرێم لە بەغدا هەیە ئەو نوێنەرایەتی بەس نییە بۆی پەیوەندیەکانی تۆ لەگەڵ حکوومەتی عراقی بێتە پەیوەندیەکی خاڵنی ئەبێ قانونێکە بێ ئەبێ ڕێنماییەکە بێ دیار بێ اینجا حکوومەتی عراقی ئێستا بڕیاری دا بێ بەڵام بێگومان ئەبێ بیداتە چیە بیداتە حکوومەتی هەرێمی کوردستان لێرە حکوومەتی هەرێمی کوردستان دابەشیەکاتن هەروکو خۆیەتی بەڵام ئەویش خۆ مانایوە نییە دادگا بڕیاری دایە حکوومەتیش کۆسب دروست ناکات کۆسب دروست دەکات خۆ ئەو پارێ مانجی دوو دەبایە بی گوتبایە ئەوە مانگەی دوو ڕۆویشتە بیناربایە بۆ ئەوەی بۆ تا ئەوی تەرتیبە بی بەڵام ئەویش کۆسب دەخا کێشەمان بۆ دروست دەکەن جاری وایە بەڕێوەبەرێکی گشتی لە ناوداو دەستگاکانی حکوومەت کێشەیەک بۆ حکوومەت هەرێم دروست دەکات ئەو ڕاستی هەیە بەڵام داواکردن بڵێ حکوومەتی هەرێم ڕاستە و خۆبیدا حکوومەتی بەغدا ڕاستە و خۆبیدا چێ ڕاستەی خۆبیدا ئەرچی دابینکردنی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ئەستۆی دەوڵەتی عراقا چونکە پێشتر حکوومەتی هەرێم داهاتێکی زۆریە بوو ئەو داهاتەی نەماوە
باشە بۆ لەسەر داوای عراق ئەو داهاتەی بڕاوە کەواتە حکوومەتی عراق ئەبێ دابینی بکە بەڵام چۆنیەتی دان و ئەوانە بێگومان ناچی هەر دایرەک بچی بخۆی لە بەغداد بگرێت لێرە لەبەرەوەی حکوومەتی هەرێم حکوومەتێکی دەستوریە دەستور دانی پیاناوە جگە لەوەش دانی پیاناوە ئەڵێ هەر بڕیارێک هەر یاسایەک لە کوردستان لە ڕاپەڕینی کوردستان 91 هەتا 2003 دەرچوو بێ دەستورین ئەو کاروباری حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو کاروبارە بەپێی یاساکانی پەرلەمانی کوردستان ڕێکخراوە لەبەرەوەی دەستوری ئێستا لەکوێ هەرێمی کوردستان مەترسی هەڵۆشانەوەی لەسەرە بەڕاشکایی بڵێم بەڵێ لەلایەن سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان فقط تەنیا نهایة الكلام بەڵێ چێش خۆی بە گەورەتر دەزانێ مەسئولیەتەکەی گەورەترە ئەگەرنا بەترسی تری نییە مەسەن چاوزەخکردنەوە هەیە هەڕەشە هەیە چۆن نییە هەیە بە درۆن لە ناو سلێمانی ئەدرێ بە درۆن لە دوێنێ لە دهۆک لە شێڵازێ خەڵک شەید کراوە دنیای خاکمان لەلایەن تورکیا لێوداجی کراوە پێرێ لە بە ڕۆکێت لە هەولێردرا لەلایەن ئێرانەوە چۆن مەترسی هەیە بەڵام کاتێک حکوومەتی هەرێم لە ناوەخۆی باش بێ کاتێک کاروبارەکانی بە شێوەیەکی باش بەڕێوە بە کاتێک نمونەیەک پێشکەش بکە عراق چاو لە ئێمە بکە نەک ئێمە خەڵکی ئێمە بڵێ وەکو عراقمان لێ بکەن ئەو کاتە قووەت نییە پەنجە بۆ هەرێمی کوردستان درێژ بکات چونکە تا ئێستاش کۆمەڵگەی نێودەوڵەتی پشتیوانی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکە هاوپەیمانان پشتیوانی لەکەن بەڵام ئەو پشتیوانیە بەبێت نیەتێکی شێ لای بەغدایان دادگەی فیدراڵیەوەی کە ئەڵێن وردە حکوومەتی هەرێمیش نامێنێ و سەرۆکاتی هەرێم نامێنێەوە خۆی کاتی خۆی توش زۆر باس دەکرد کاگارێس گوت پێویستمان بە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی پێویستمان بە یەک کەسیانە ئێستاش ئەڵێن هەرێمی کوردستان پێویستی بە یەک دامەزراوە هەیە سەرۆکایەتی هەرێم و چەند وەزیرێک یان سەرۆکایەتی حکوومەت و چەند وەزیرێک پێویستمان بەو دوو دامەزراوێ نییە وە چەند جارێک وتاریشم لەسەرەوە بەتەنووسە هیوادارم دوای هەڵبژاردن ئەو بابەتە یەکلایی بکرێتەوە ئێمە پێویستمان بە حکوومەتێکی قەبە نییە پێویستمان بە حکوومەتێکی خزمەت گوزارە ئێمە پێویستمان بە دروشمی ڕەنگا و ڕەنگ نییە ئێمە پێویستمان بەکاری باشە بۆ خەڵکەکەی خۆمانی بکەیت باش ئێستا پێت وایە دادگای فیدراڵی نیەتێکی وا لە بەغدا هەبێت شۆڤێنیەت و نازام کۆمەڵەش ڕاستەکە نەخرێت من ئەزانم لە بەغدا ئاراستەیەک هەیە چەندی بۆیان بکرێ حکوومەتی هەرێم بکەنەوە حکوومەتی هەرێم بیخەنەوە قالبی وەک خۆیان ئەڵێن ئەوان ئەڵێن قالبی دەستوری کەمیکەن ینی قوارەکەی کەمکەنەوە یان تواناکەن کەم ئەو ئاراستی بێگومان هەیە نەک نەبێت اینجا دادگای فیدراڵی دەکاشتی تر دەکە ئەو ئاراستی هەیە بەڵام ئەگەر لێرە بیان و بەدەستەوە نەدرێ ئەگەر چاکسازیەکی ڕاستەقینە بکرێ ئێمە بێگومان ناتوان ئەو کارە پەیوەندی بەوانەوە نیە ینی خۆماندا ڕوخال باش شتێکی بۆ بڵێن بەڵێ لە دادگای فیدرالی شکایەتکرا لەسەر مەسەلەی سپرە بازنەیی و لەسەر مەسەلەی کۆتاکان بەڵێ ئەگەر هەرێمی کوردستان دەستوری هەبوایە دادگایەکی دەستوریمانە بوو ئێمە دەستورەکەی هەرێم دەبرایە دادگای فیدراڵی ئێرە لە زیاتی بە دادگای فیدرالی ئەچوونە دادگای دەستوری هەرێمی کوردستان باشە ئەو کاتە لێرە خۆمان حکمی خۆمانەکەیت کاکەزانە چێ ڕێگری کردووە لەوەی هەرێمی کوردستان دەستوری هەبێ چێ کردوێتی چێ عراق نە ئەمریکا نە تورکیا نە ئێران نە خۆمان کاکە لە 2007ەوە پرۆژەی دەستور هەیە 2013 کێشەیەکە بوو بۆ درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم یەکێک لە مەرجەکان کە یەکێتی پێڕازی بووە ئەڵێ دەستور بکرێتە سیستەم لە هەرێمی کوردستان بکرێتە سیستەمێکی پەرلەمانی چکە بەپێی دەستور پەرلەمانی نییە بەپێی دەستور پەرلەمانی نییە سەرۆکایەتیە مەرجەکە ئەوەی بکرێتێ نەدەستکاری پرۆژەی دەستورکە نەدەستور پەسەندکرا ئێکاکە تۆ ئەڵێ حکوومەتی عێراق حکوومەتی فیدرالی ئەوێ بچووکت کاتەوە ئەوێ دەستکەوتەکان لە دەست بدەربێنی تۆ خۆت ئەوەی هەتا ئەو مافەی دەستور ئەو بۆی دابین کردی تۆ پیادەی بکە بە دەستی بێنە کاکزانە دەستور زۆر گرنگە دەستوری هەرێمی کوردستان دەستوری هەرێمی کوردستان لە دەستوری عێراق داهاتووە عێراق دژی دەستوری هەرێمی کوردستان نییە تۆ خۆت ئەوەی خۆت هەتا بۆچی لە دەستێدەی بۆ گلەیش لەوانەکەی کاتێک ئەوان شتێکی لی ئەسەنەوە ئەگەر دەستور هەبوایە یاسای بودجە هەبوایە مەسەلە خزمەت گوزاری هەبوایە کۆمەڵێک بابەتی تری اقتصادی هەبوایە ئێستا باسی موچەخۆرانە باش پێت دەڵێم ئەبوایە ئێمە لە پێش بین
ئەبێ ئێمە ئەوەندە خزمەت گوزار باینە سیستەمەکە و بربەر ئەوەکانمان زۆر باشتر باە کاکە بۆ من ناخۆشە بەراوردکەم بۆچی موچە خۆرێکی خانەنشینی عراقی موچەی لی هەرێمی کوردستان زیاتر بێ نادەستوریەوە ناقانونیە بۆ ئاگاداریت ناقانونیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خۆ حکوومەتی هەرێمی کوردستان وای کردو کاکە بۆ نابێ پلەی وەزیفی فەرمان بەران بەرز بکرێت و بۆ لە عراق بەرزەکرێتەوە تۆ کاتێک عراق نمونونەکانی باشتر خەڵک دەچێت لە دادگای فێدرالی خەڵک بەرەو ئەوێ دەچێت بەرەوەی کاتێک نمونونەکانی تۆ باشتر بوون لە عراق فشار لە دەوڵەتی عراق لە حکوومەتی عراق دەکرد ئەرێ باوەکو هەرێمی کوردستان بکەین هەتا 2017 هەموو عراق دەیانگۆ وەکو هەرێمی کوردستان مادەمانەوەکو هەرێمی کوردستان بین 2016 لە ناو پەرلەمانی عراق نوێنەرانی بەسڕا بەیاننامێکی زۆر توندیان دەرکرد گوتیان ئەگەر وا نەکرێ ئێمە نەک هەر هەرێمدا دەمەزرێنین میرنشینێک لە بەسڕا ڕادەگەێنین میرنشینێک ئەمارەتێک دروستکرد بەڵێ وایان دەبوو ئێستا کەس ناڵێ ئێمە هەرێم ئێستا خەڵک لە هەرێم ترساوە کاکە ئێستا خەڵک چاوی ترسا نا ئەنبار داوای هەرێم دەکا نەمووسڵ داوای هەرێم دەکا نا بەسڕا داوای هەرێم دەکا ئێستا چاویان ترسا بۆ وای لێبێت چێ وای کردووە ئێستا منە قسانەکەم بەشێکی دڵژان کرد دڵم ژانەکە من ئێمە قوربانی زۆرمان داوە تا ئەو حکوومەتەمانەوە دەست هێناوە ئێستا لە یادی ڕاپەڕینین مەسەلە سبەینی ئازەی ئازادکردنی ئەو لێرە ئێستا تازە باست کرد ئەو قساری من ئێستا کەسانێک هەیە پێیان وایە ئەگەر تۆش یعنی چاوی خۆت نەگری و بەرگری لە حکوومەتەکەت نەکەی ئیتر تەواو تۆ لە شوێنێکی تری ئەوە ناکرێت لە جیاتی ئەوەی جێ بگرن لە جیاتی ئەوی بە خۆمان دابێنەوە لە جیاتی ئەوی کەم و کوڕەکان کە دەست نیشانەکەین بڵێن وایە بۆی چاچی بکەین دێن بەرەیەکی دژایەتی لێ ئەەکەنەوە ئێستا خەڵک ناوێری بەڕاستیش قسە بکە کاکە هەر لەوەی هەر لە ڕوبەڕووی کێشە دەکەنەوە سوپای سوۆشیال میدیاش دێتە سەرت مانەوە نی هەر کەسێک ڕەخنەی گرت دڵسۆزی ئەو وڵاتە نەبێ بە پێچەوانەوە ئەوەی ڕەخنە دەگرێ ئەوەی پەنجە لەسەکەم و کوڕیەکان دادەنێ زۆر دڵسۆزترە لەوەی کە چاو دەپۆشی لەوەی کە بەرژەوەندی تایبەتی خۆی لەوەی بەرژەوەندی تایبەتی بنەماڵەکەی خۆی حیزبەکەی خۆی ئەخاتە سەری بەرژەوەندی میلەتەکەی خۆی زۆر دڵسۆزترە اینجا هاوڵاتیەک لەسەر جادە بێ یا سیاست مەدارێک بێ ئەبێ ئەو ڕاستیانە بزانین هەتا ئەو حکوومەتی هەرێمە دان بە هەڵەکانی خۆی دانەنێ تا لایەنە سیاسەکان هەمومان دان بە هەڵەکە بەکەم و کوڕیەکان با نەڕێن هەڵات چکان کەسی بە هەڵە تێکەچێت بەکەم و کوڕیەکان دانەنێن ناکرێ ئێمە هەنگاو بۆ پێشەوە ناوین ئەزان ئەو تۆمەتانە ئەوە خەتای ئێران و ئەوە خەتای تورکیا کاکە هەمووی خەتای خۆمانە خۆمان سیستەمی حکومڕانیەکەمان سەقەتە لە جیاتی چاچی بکەین خراپتریەکەی تەکید دەکەمەوە ئەگەر پێشی ئەوەی دادگای فدرالی بڕیاری دابا پەرلەمانی کوردستانمان هەڵبژار باید دادگای فدرالی ئەو بڕیاری نەئەدا پێکاتەکانیش کە چوونە پاڵ پارتی بۆ ئەوەی یاسا هەموار نەکرێتەوە ئەو ئێستا لە پەرلەمانی کوردستانە بوون وەک کەس باسی ژمارەکەشی نەکرد لەگەڵیان ژمارەشی ناکرد بەس باسی دادپەروەری ئەکرا دادپەروەری بە دوو ڕووەوە یەک هەموو تورکمان و پێکاتەکان لە هەموو شوێنێک نوێنەریان هەبێ باسی دادپەروەریەوەکە دوش باسی ئەوکرا ناکرێت تۆ پێنج ئەندام پەرلەمانت بەسێ 4000 دەنگ ئەندام پەرلەمان بن لە کاتێکدا لە حیزبە گەورەکانی تر لە حیزبەکانی تر یەک ئەندام پەرلەمان 20000 دەنگی هەبێ ینی ئەوە دادپەروەری تەمسیلی پێکاتەش نەکەی ناکات نوێنەرایەتی ناکات نوێنەرایەتی خۆیەکە بۆ ئێستا تەنگاو بوونە ئەگەر هاتپا و کاگارێز مەسلەی موچە و بژێوی ژیان و مەسلەی ئینتیما ئەوەندە گرنگی بە دروستکردنی تاچی کوردی و عزەتی نەفسی تاچی کوردی بدرا بە لە باچی بینا و باڵەخانەی بەرزۆکەوەی دەگوترێ عەبدوڵڵا پەشێو دەڵێت هەولێرتان یاخود هەرێمتان بۆ دەکەم بە دووبەی ئەم دووبەیەک کامیان ڕێگە ڕاستەکە ئەوەی کەمالی زیاد لە محەممەد مەهارەتە کردی یان ئەوەی ئێمە کردمان لە مەسەلەی سەرخان ئینتیما زۆر باز دەکەن خەڵکی ئینتیمای نەما وانە کاکە هەموو خەڵک ئەو کوردستانی دەتواندرا ئەو لەبری بینا ئینتیما ئەو بینا ئینتیما بڵێ ئینتیما بۆ فلان قیادە یا بۆ فلان سەرکردە یا بۆ فلان حیزب کەم بۆ ئەو ڕاستە بەڵام هەموو کوردێک ئەو وڵاتی خۆشەوی کەسێک خۆفرۆشە بێ کەسێک بەکرێ جیراوی ئەوە جیایە لە هەموو ناو هەموو میلەتانی دنیا ئەوە هەیە کەسێک دوو کەس حاڵەتانە هیچ نین بەڵام ئەو میلەتی ئێمە ئەو ڕۆ بازار ئەو هەموو خەڵکە جلوبەرجی کوردی پۆشەیە ئینتیمانە بێت چیە بڕۆ سەیرانەکان سیرکە ئەو هەموو خەڵکە سەر چۆ پیشایی و ڕەشبەڵەکی دیاگەر ئینتیمانە بیت چیە بڕۆ سیرکە کۆنسرتێکی مۆسیقا لێ دێ کوردی لێ دەدرێ هۆڵەکە جێنیە
خۆ ئینتیما هەرەوە نییە من کورد بوو دژی فلانە مناوان نیە ئینتیما زۆرە تیما کولتور و ئینتیما کلتورە ئینتیما وڵات خۆشەویستی کەس ناتێ لێرە بڕوا بڵێ من حتا ژینگە پاک ڕاگرتن بەشێکە لە لەبەرەوە هەیە بەڵام ئەوەی ئیشی لەسەر کرا کاگارێز لە ماوەی ڕابردوودا وەکو باقی ئەو کێشانەی باست کرد وەکەوەی کە گوتم مەسەلەن لە بری بەرزکردنەوەی بینا خۆشەویستی یان بەهێزکردنی تاچی کوردی لە ناو ناخی تاکدا ئیشی لەسەر کرا کاک زانە ساڵی من ئەو قسەیە جێڕمەوە ساڵی 2010 ئێوارەیەکی لە ئستەمبۆڵ بووم لەگەڵ کاک ئەحمەد تورکی ئەوێ و لەگەڵ یەشار کەمال ڕۆمان نووس و نووسەری گەورەی کورد پرسیاری کرد یەشار کەمال قسەیەکی کرد کە من ئێستا لێرە دووبارەیەکەمەوە گوتی ئارێز زۆر جێم لێ دەبی ئێوە باسی ئەوە دەکەن دەوڵەت بە تایبەتی 2007 و 2000 خۆتەزانی دەوڵەت ڕادەگەێنن باسی ئەوە دەکەن گوتم ڕاستە باز دەکەین و مافی چارەی خۆنووسینەوە گوتی بزانە من شۆکو ئێوە کوردم گوتی پێم وانە ئاسان بێ ئێوە دەوڵەت ڕابگەێنن چونکە چواردەورتان لێتان قبول ناکە لەو قۆناغەدا ئێوە ئەگاتانەوێت دەوڵەت دامەزرێنن ئەوە ئەگەتانەوێت میلەتی کورد بە مافی خۆی بکە ئینسانی کورد دامەزرێن دروستکەن دەوڵەت دروست مەکەن دەوڵەت ئەڕوخێ بەس کە ئینسانتان دروست کرد ئینسان ناڕوخێ ئەبشتۆ بستم ئەوە کرا نانەکراوە هەر نانەکراوە بەداخەوە ئاستی خوێندن ئاستی فێربوون نزمە نادادپەروەری زۆرە و نادادپەروەریەکە لە ڕاددە بەدەر لە زۆرە ئاستی بژێوی ژیانی کۆمەڵی خەڵک زۆر زۆر لە ئاسمانە و ئاستی کارچێشک زۆر زۆر لە خوارێ ئاسایی ئەو هەیبێ بەڵام ئاسایینی ئەوەی لە خواری ئەوەندە خراپبێ ئەکرا ئێمە بە کۆمەڵێک ڕێگای قانونی ڕێگای ئەو ڕێگانەی ئەو ئەزمونانی وڵاتان دەمێکە جێبەجیا کردو بمانگر بایە بەر کاکزانە ئێمە کەسێک لە خێزانێک کە کەسێک تووشی شێرپەنجە دەبێت ئەزانی تووشی چیە بێ لە وڵاتە ئەزانی تووشی چیە بێ هەر ئەوە نییە نەخۆشت لە ماڵە لە ڕووی سایکۆلۆجیەوە لە ڕووی نەفسیەوە تووشی کێشەی گەورە بێ لە ڕووی داراییەوە تووشی دەڵێ لە ماڵی دەڕوە ماڵەکە کۆتایی پێدێ ئەکرا ئەو حکوومەتی هەرێمی کوردستانە بیمەیەکی تەندروستی هەبوایە بیمەی تەندروستی هەبواە بۆی خەڵک هەز بکە حکوومەتەکەی لە کاتی لێقۆماندا بەهانای دێ نەک خەڵک ناچار بکات دەرۆزە بکات لە دەرگی ئەو بدا کاتێک تووشی شێرپەنجە دەبێ نەخۆشیی دەبێت لە جیاتی دامەزراندنی ئەو هەموو خەڵکە زۆر و زەبەندە لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرا بیمەی کار هەبووە بیمەی کۆمەڵایەتی هەبووە شتێکێ بەنای بیمە بەس ئەو بیمە نییە بۆی خەڵک دڵنیا باە چوو بە کاری خۆی کردبایە جوتیاری کردبایە هەر کارێکی کردبایە بیکردبایە بەڵام دڵنیا باە لە کاتی لێقەوماندا حکوومەت بیمەی کۆمەڵاتی بەکەلچی دێ واتە موچیەکی ژیانێ بێ لە کاتی ئەوەی کە نەخۆشەکەوێ لە کاتی ئەوەی کە سەقەتە بێ لە کاتی ئەوەی کە ئەمرێ مناڵەکانی بێکەس نابن ئەگەر ئێمە ئەوانەمان بکردبایە ئەگەر بکردبایە چەند گرینگە بوو نە ئەوەنا وەرە سەر مەکتەبە تایبەتیەکان وەرە ئاستی زانستی مەکتەبە تایبەتیەکان تایبەت ئەکێوە بکۆ زانکۆی تایبەتەکەەوە بکەوە بەڵام ناکرێت ئاستی زانستی زانکۆیەکی حکومی لە ئاستی زانستی زانکۆیەکی ئەهلی نزمتر بێ بۆ وای لێبێ بۆ دوو مەکتەب لە تەنیشتی یەکتری بنێجانی حکوومەت بێ بایەخی پێ نەدرێ بەڵام تایبەتەکە چووکە بە پارێ بایەخی پێ بدرێ خەڵک ئەو ئەبینێ دڵی ژانەکە کە خەڵکە ئەو ئینتیماکە بۆ حکوومەتداری نامێنێ بۆ ئەوە نامێنێ ئەجنە بۆ نیشتیمان بۆ میلەتەکەی خۆی هەموو کەس هەیەی هەموو کەس هەیەە هەموو کەس ئەو پەڕی ئامادەیان هەیە بەرگری لە وڵاتە بکەن زۆر شتە بوو ئەکرا بیکەیت گرنگەوەیە لێرە با نەڵێن فلان و ئەوە پاساومان بەدەستەوە داوە ئەمە شتێکی بۆ باز دەکەم ئێستا سەری زمان و بنی زمانمان هێزی پێشمەرگەیە کاکزانە ڕەنگە یەکەم جارا منەوە قسەی بکەم لەوەتی فڕۆکەخانە لە کوردستان کراونەتەوە تو بڵێ چەند هەزار ئێستا ناتەم ئێستا نایە پێش ئێستا چەند هەزار فڕۆکەی دەمانچە هاتوتە ئەو وڵاتە دەمانچە بەڵێ دەیان هەزار دەبانچە هاتووە بۆ فرۆشتن بۆ بازرگانی کردن ئەی تۆ ئەتوانی دەبانچە بێنی لە وڵاتێکی ئێستا ناوە تەواو کۆنتترۆل کرایەکان تۆ ئەتوانی دەبانچە بینی ئێ باشە تۆ ئەتوانی دەبانچە بینی تۆ ئەتۆری ئەڵێ دەوڵەت دا ئامەزرێنم باشە حکوومەت هەرێم وەختێک وەکو دەوڵەت معاملەیە کرد تایارە لە ئۆکرانیا هەڕستا لە کیف هەڵستا هەولێر لە کەس نییە مار دەچێت دووسێ دژە
درۆن و دوژە فڕۆکەت بۆ هێزی پێشمەرگە پەیدا کردمایە کرا نییە نەکرا بەڵێ کاکە هاوپەیمانان لە شەڕی داعش چەکیان ئەدا چەکیان ئەدا چەکیان ئەدا بۆ بەرەکانی شەڕ چەکە باشەکان لە جیاتی هی حکوومەتەکە هێزی پێشمەرگە بەهێزکەن ئەبرا بۆ شوێنتر بۆ شوێن تایبەتە برا چەکە براوە شوێن تایبەت بەڵێ بەڵێ ئەو حکوومەتداری وا دەکرێت بە کورتی ئەمە یەکشت بڵێن ئێمە لە 91ەوە تا ئێستا دەسەڵاتدار بووین ئێمە ئاڵێم بۆی هەمووی بێ ئێمە دەسەڵاتمان هەبووە ئێمە حکوومەتێکی دەوڵەت مەدارمان نەبووە دەوڵەتداریمان نەکردووە بۆیە کاتێک عراق دەوڵەتداری دەکات بە بیر و بۆچوونی وان ئەبی ئێمە پێمان وانە لە دژی ئێمەیە لە دژی ئێوە دەکەن ئەوان دەوڵەتداریەکەن بۆیە پەنا بۆ دادگای فیدرالیە بن ئەوان دەوڵەتداریەکەن بۆیە پەنا بۆ دادگای پاریسە بن بۆ ڕاگررتنی هەناردەکردنی نەوت ئەوە دەوڵەتداریە کاکە تۆ ئەوانت خۆش بێ خۆشنەوەی جیاوازە ئەو دەوڵەتداری تۆش دێی پەنا بۆشتی عاتیفە ئەبەی ئەوەی هاوار هەرێمی کوردستان خوراکە کە خوراوە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ڕۆژ نییە لەو هەرێمی کوردستانە بە درۆن و بە فڕۆکە و بە ڕۆکت خەڵکمان لێ شەهید نەبێ ئاسمانی زەوی یعنی دەوڵەتان تەراتێنی تێدا دەکەن مخابراتی دەوڵەتان تەراتێنی تێدا دەکەن ئەلەو سلێمانیەوە چەند کەس لەو ماوەیە شەهید بکرێن و بکوژرێن چێن ئەوە مخابراتی دەوڵەتان خۆ هەر لە هەرێمی کوردستان نییەوە بۆ وای لێبێ ئەو وڵاتە وای لێبێ مخابراتی دەوڵەتێکی ناحەزت بتوانێت لە سلێمانی بتوانێت لە هەولێر دەست لە پەناهەندەکان لە خەڵکی ئاوارە بۆشێنێ بۆ وای لێبێ بۆ ناتوان لە پارێ یعنی هەموو کلێنانە تۆ دوژمنەتە مەترسیە بەڵام کلێنەکان گەورە کراون لە بری چارەسەرکردن زانی ئەبێ ئەگەر ئێمە ئەمانەوەی دادگای فدرالی بڕیاری تر نەدا ئەگەر ئەمانەوەی حکوومەتی عراق لەگەڵمان ڕێکەوێ پێشی هەموو شتێک ئەبێ دەوڵەتداری بکەین ئەبێ ئێستا ئەو بەرەو هەڵبژار نەچین لە جیاتی ئەوەی بیر بکەینەوە کە چێ بلی چێ بشتێنی و چێ سەرکەوی و ئەوەی تروالێ بکەین ئەبێ بیر لەوە بکەینەوە چۆن دەرس لەو هەموو کەم و کوڕیانی ڕابردووەگرین و لە هەڵبژاردننی دوای هەڵبژاری داهاتوو بین سیستەمە حکومڕانیەکەمان چاک بکەین وا بکەین چاومان لێ بکرێت کاکە هەر ئێمە ئەو هەرێمی کوردستانە تەنیا مولکی خەڵکی هەرێمی کوردستان نییە ملکی هەموو کوردە لە هەموو دنیا ئەزانی خەڵک کە هاتە هەرێمی کوردستان هەری کەسێک جاری یەکەمە هات لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوات لە باکوورکە هاتن کە ئەگەیشت نەژێر ئاڵای کوردستان خاکەکەیان ماچە کرد ئێستا ئێمە ئەوەندە گلەی و گازاندە زۆر بڵێن کاکە وەڵای ئێمە هەرێمە جێمان لێبی ئەڵێن ئێمە هەرێممان بۆ چێگەر وابی سوپاس دەکەم کارگەرس چارەسەر هەیە بە کورتی بە دڵنیاییەوە ئەگەر ئێرادە هەبێ چاکسازیەکی ڕاستەقینە هەبێ هەرێمی کوردستانە پارێزرێ مادەی 140 جێبەجێکرێ ئەنجومەنی فیدرالیش لە عێراق دروستەکرێ بەڵام ئەوە پەیوەندی بە خۆمانەوەیە پەیوەندی بەوەیە هەموو حیزبە سیاسیەکان ئێمە سنوورێکمان هەبێ ئەو سنوورە کە بەرژەوەندی باڵای نیشتیمان و نەتەوێت نەیبەزێنین هەمومان ماشێتێک دروشمێکمان هەبێ لەژێر ئەو دروشمە یەک بگرین لە خوارەوە با ناکۆچی فکری و بۆ بیر و بۆچوونی جیاوازیشمان هەبێ زۆر سوپاس بۆ بەڕێز ئارێز عەبدوڵڵا نووسەر و سیاسەتمەدار سوپاس بۆ دیدارە سوپاس خۆشەویستانی کورسات نیوس لەگەڵ هاوکارانم پانۆڕامامان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ